بیسەرانی پۆدکاستی ڕوودا و سڵاوتان لێبێ. خۆشەویستان، من محەممەد ڕەحیم خۆشحاڵم جارێکی دیکە گەشتمەوە خزمەتتان لە پۆدکاستی زارونەتەوە. ئازیزان، هاوکاری من لەم پۆدکاستە نووسەر و ڕووناکبیر مامۆستا محەممەد مەسعود محەممەدە. ئەمڕۆ دیسانەوە درێژە بە بابەتی هەفتەی پێشووە دەین گفتوگۆەکەین لەسەر ڕەوتی چەپ لە نێو کورد و بە تایبەتی لە باشووری کوردستان لەگەڵ میوانەکەم مامۆستا محەممەد مەسعود محەممەد. ئایا کورد هەر بەڕاستی فیمینیستیە بوو یا هەر دوای قەرەباڵخی کەوتووە؟ هەبوو ینی دوای قەرەباڵخی نەکەوتووە؟ طبعا ئەوەشە ئەو مەراقە پێ دەڵم لە ئینسانی ئەشکەفتەکانیشدا هەبوو. باشە هەر هەبوو نێر و بێ هەرایە باش کە ڕۆژێک لە ڕۆژان دێ ئەوروپاچی سەر لەبەر پێ دڵێ ئێوە وەکو ئێمە ئارین ئەڵڵا جام خەنی بم ئەوجا ستەم لێ دیدان ئەڵڵا ئەجا من دڵم ئاها بکرێتەوە. باشە و دەبێ تۆڵەی خۆتان لە پیاوان بکەونەوە ئەوە منی هەموو تێک دەکاتەوە دەبێتە یەک ڕەوت تێدەگەی برام حەسڵی نهایی هاو بەشەکان هەموو ڕوولەیەک خاڵ دەکەنەوە وای لێ دێ گەنجەکی زۆری کورد ئێستا دانیشتوە لاق لەسەر لاق ئەمن هەوەندەم لێ کوژە ینی من زۆر عەزیمم ئەمن هەوەندە توزانم و هیچ ناکە بەردێک لەسەر بەردێک دانانێ. مامۆستا بە بڕوای ئێوە فێمینیزم وەکو چەمک، یعنی ئەگەر لە سەرەتای سەرهەڵدانی ئەم ڕەوتەوە ئەگەر بۆ نمونە کاری بۆ نەک وەک یەکی ینی هەوڵدان بۆ دەرفەتی یەکسان تا چەند ئەم ڕەوتە لە نێو کووردا بۆ نمونە شێوێنراوە. زۆر ئەو شعری تازە خوێنتەوە لەکوێ وای لێ بێ ئێستا وای لێ بێ هەر تو هەر بۆنی پیاوە وڵی وای هات خەریک وڵامی بۆنی پیاوەتی لەدێ جێ نابێتەوە لەو کەمەڵگا نێر و دەبێ پانکاتەوە دەبێ دوزە نووز بکات و تۆزەکە سەر بەرز بێ دیارە قەپاتەوە دیارە سەر بە هەناوەکت لێ دەنێن دیارە سەر بە نازام چێە دەناوە چۆن ئەها پیاوە بێمنەتە کاتەوە کوچەم و تێگەیشتن شێوێنراوە. باڵێ چمان لە شێواندووە ئەو شێواندنە کێ دژبەرانیەتی یا هەر ئەوانەی کە تێگەیشتنی چەوت تەفسیری چەوت بەکارهێنانی چەوت هەدەفی چەوت ئامانجە ئەدی لە بنەوە تو بۆ شتێکە ئەجا هەر بیانگەیەک دەبینیەوە بۆ کەوایە ئەمە تا چەند فلان ئاغا نەهێڵم خۆم ئاغا و کەڵەگە ئەمە تا چەند دەسی ئەو کەسانەی تایە کە یان دەسی خودی ڕەوت و کەسە فێمینیستەکانی تایە ئەمەی کە بەلاڕیا چووە کە ئەری چێ کردێت دژبەرانی نەبووە. ئەجا بەڵی پێیان دەڵێم ئەوی هەتا ئێستا کردویانە هەر ئەوەی نەتیجەکەی ئەوە بووە کە دژبەرەکانیان سەرکەوتون کە ڕەوتی ئیسلامی تونڕەوە پیرۆزیان بێ بە هەر ئەوە بەردەوام بن. باشە کەواتە لە بەس ئەوەندەیان پێ دەڵم کەواتە لە ئەوەی من تێگەمێنی لە ناسەرکەوتووی ئەوان فەمینیست و ئەوانە و داوای ئازادی جنسی ئەسیرانە بێ ئەدەبانە لە جێیەکی وەکو لە ئەوروپاشنا ئێمە دەبێ کچەکە هاتبوو لە تەلەڤیزیۆنێکی سەردەمی شەڕی چەتی پارتی ئێمە دەبێ ئافرەتی هەولێری فێرە سەکس پێن کڕاکە کەڵامێک شتەکە بە پێکەنینەوە دەیگوت بە پێکەنین بە ئیستیفزاز لە بیرمە لەدان چاوم چەوە بەستم ئەو ڕەوتە ڕۆشن بیانایە دەوەتی دەزم چەند ساڵە کاکە پیرۆستان بێ ئەو ڕۆژ بە ڕۆژ ئیسلامی تونڕە زیاد دەکەم هەروە بڵێن. ئەرکی کێ ینی ئەرکی فێمینیستە کوردەکانە لە ئێستادا بۆ کۆمەلگە ئەم چەمکە ڕاز بکەنەوە یا کێ هەر کەسێکی عاقڵ بێ هەر کەسێکی 1 میلیمەتر پەرۆشی مستەقبەلی ئەو خاکێ هەبێ بەرەو نەمانی مەبەن لە ڕێی خوایەوە دڵی شەیتان بەکرێ گرتوون بۆ وا دەکەن شتەکەش هەر ڕقایەتیە ها بەس ڕقایەتیە چۆن ئەمە قسەیە بکەم لە ڕقی تو ڕەتکەم ئەجامیشداین بچمەوە ماڵێ پێ بکەنم والله هەرەوە هەرەوەندێ وەرا ئاخر یەقەت دەگرێتەوە ئەوشتە یەقەت دەگرێتەوە ڕەگ ڕیشە دەردێنێ تو نازانی بەن لە چ دێژی ئەڕۆژە مقابلەیەکم من کوڕەکی هەورامی بوو هات مقابلەیەکی کردم دەیگوت دەرد بەڵای دنیاە هەموو غەڕبە دەزانی ئەو کوردستانە ئەو پەرلەمانە لە 91ەوە هەتا ئەستا ئەو لەحزە هەموو وجودت مەعاشت هەتەونیتە دەزانی بەچی ڕاوەستاوە بەو 10 کیلۆمەتری لە بینی زاخ و حدودی سووریا بۆ بەس ئەمریکا چاو بپۆشتێ بەڵێ دەی
بە 5 دقه عێراق و تورکیا دەگەنەوە یەک کە خەتیان پەیدا کرد ئەتو پشتاو دەبی ئەو کەڕە دەیگوت شەڕی 94 چەند تفەنگۆڵە مابوو لە ئەو 10 کیلۆمەترەی 10 کیلۆمەترە بە پارێزە لە بینی ئاخر جوندی عێراقی لەگەڵ یەکەم جوندی تورکی بە کورد دەپارێزرێ ئەوە بە کورد دەشتەچی ئەوها سەدام ئەوهای کرد وای دەکرد دەیکرد یانە لێگەڕێن تورکیا بێ نەفت لێرەوە دەڕوات و کوردەکە با بچێتەوە شاقی چاوی هەر نایەنەکنێت هەولێر و کەرکوچ بخۆت بڕە نەفتەکەی بەخری دەردێن بدەگاتە تورکیا خوا حافظ جا دەڵێن وەڵا کاکە ئەوە بەڕەنج و خەباتی میلەتی کورد پارێزراوە کەس ئاگای لێ نییە زانی بڵێ لەسەر داوێک ڕاوەستاوین ئەو 10 کیلۆمەترە زانیت نەس بخریتی هەرێمی کوردستان دیتووە بەڵێ ئەمن لە 94 ئەهات کرد والله بالله دەگوت ئەو 10 کیلۆمەتر بە چێ دەپارێزرێ هێچەتی پارتی ئەوە یەکتر دەکوژن چوانجان بە مەبدەئی یەکتریان نەکوشت قوربانیان بم سەیرە ئەوە سەدامی شەرخواخوایەتی بەس خەتی تورکیای بۆ کرابایە و دەگوت کاکە کوردستان ناوە نەفتی خۆی دەفرۆشت و تەحالوفەتی دەگەڵ ئەوە دەکرد بەس دوایە لەخوا بەزاد بێ ئەو دەوڵەتە چێ دروستی کرد ئەنگلۆ ئەمریکی و چێ هەتا ئێستا پاراستویەتی ئەنگلۆ ئەمریکی ئەوجا ئەو برادە بەڕێزە دەیگوت ئەنگلۆ ئەمریکی هاتوون کورد عەرەب تێک بەردەن و یەکێتی پارتی تێک بەردەن و ئەی نازانم کوڕ عەرەب نوکتەیەکی هەیە دەڵێ ئەکراد یاخدین کورچی بالمەغلوب والله قسەکان ڕاستە مزەکە زەراوم تێدەگەی ڕێکخراوەکان و چالاکوانان ئەوانەی کە لە ئەو بوارە کارەکان چالاکوانانی ژنان تا چەند چالاکیەکانیان دەچێتە خانەی چالاکی کۆمەڵایەتی و سیاسی فێمینیستیەوە ئایا توانیویانە هەنگاو بە هەنگاو بەرەو پێشچوونەکانی لە جیهانە ئەمانیش خۆیان پێش بخەن تازە جوامدایەوە ئەوەی کردیان و نەیان کرد ئەوەیە دەبینم وڵاتی عشیرەتگەری و دینی تونندڕە پەرەدەستێنە ڕۆژ بە ڕۆژ پیرۆزیان بێ ئەمن دەڵم فەشەلیان هێنا و نەتیجەی عکسیاندایەوە ئەمە شکستی ڕەوتی چەپ و ڕەوتی فێمینیست هەردووکی باڵە ڕۆژ بە ڕۆژ ئەوە دەیبینین بە چاوی خۆیان ئەی ڕەوتە ناسیۆنالیستیەکان ناشنالیستی کوا ناشنالیست ئەوانش کە ناوی خۆیانیان ناوە ناسیۆنالیست کەیفی خۆیان هەر کەس لە بۆ خۆیەتی شارەکەم و عاشیرەتەکەم و لەهجەکەم و باش شتە چی دیش بە ئیعلانێکی عالمی بکەم بۆ دەربارەی ئافرەت کاک محەممەد میلەتی کورد کام ئافرەتی دیتومە لە هەموو کەسێک زیاتر لە تەمەنی 20 ساڵی هەتا 30 ساڵی هەتا 40 ساڵی داوای مافی ئافرەتی کردووە تەماشای ناوچاوم بکە کە خۆی بۆتە خەسوو بووە بە دیکتاتۆرێک بووکەکەی خۆی وادا پەڵۆستووە بەس خوا بزانێ ئەو قسانەی دەیکرد بەس لە بۆ مەرحەلەی خۆی بوو کە گەنج بوو جوان بوو باشە برام دش بە خەسوەکەی دوای کە خۆی بوو بەخەس کە خۆی بوو بە خەسوو کچ بوو کە کات نەیەکی دیکەی منافس بە تایبەتش ئەگەر خزمی خۆی نەبێ برازای خۆی نەبێ سبحانە محەوەل مغیرە الأحوال نامەوێ ناوان بێنم بەڵام لە ئێستاوە پێیان دەڵێم ئەو شتان کامەی ئافرەتی زۆر زۆر هاتوندە لەسەر ئەوە کە خۆی بوو بە خەسوو یان لەگەڵ ژنێ برایەکەی یان لەگەڵ هەر ئافرەتێکی دی ئەو دەمای بیان بینە زۆر جار قسەم کردووە ئێستا ئەگەر با بڵێت ئەمن سوڵتانی هەموو کائینات بم ئافرەتی کوردێنم دەنم ئەو کاغزێکی سپی ئەوە تا ئەوە من بۆم ئیمزا کردی مافی ئافرەتان دیارکە مافی بووکت و براژنت ئەلێرە دەنووسی فەرمی والله ئەگەر هەوا و ئاو سێلەفە فەلافلی زیاتردا ڕۆژێ قۆڵم دەبم باشە کاکە زوڵمی ئافرەت زوڵمکردن لە ئافرەت لە ئافرەتەوە دێ لە ئافرەتەوە دێ بەبێ مناقەشە جەوهریەکە لە پەروەردەیە پەروەردەیە هەر چناوەچی دەنەی کاکە ئافرەتی کورد دەڵێ معمەل داپەڵۆسینی ئافرەتی دیکەیە بزانە کە بووکە دێتە ماڵێک بەڵێ کە بووکەک دێنن بزانە دیانە من دیقەتر داوەتێ خوشکەکانی ئەو کوڕە
يعني وەکو جەیش وەکو کولیەیەکی سەر لەبەر عسکەری ئیش لەسەر ئەوە دەکەن چۆن بیکەن عەبدی بەردەستی برایەکە. لە بنەڕەتە هەم ڕێکخراوەکان و هەم چالاکبانانی ژنیش ئەوانی کە کاریان لەسەر ئەم ڕەوتە کردووە، یعنی تا چەند بوێری ئەوەیان هەبوو خۆیان وەکو فێمینیست بناسیێنن. والله نازانم کاک محەممەد ئەو بواری من نییە ئەم دەرسم نەکردوون. ینی ئەوە دەبێت کابراایك مەسەڵەن دەرسی کۆمەڵەکانی ڕۆشنبیری کوردستانی کردبێ وەنیە ئەو بواری منە بەس ئەم کۆمەلگام دەرس کردووە زایدە مێژووی کۆمەلگا ئەوم دیتووە ئافرەت خۆی زوڵم لە ئافرەت دەکات هەر ئەوەندەیە لە کۆمەلگایەکانی سەرەتایی قۆناغ لە قۆناغەکان کە لەو چیفە دەرچوو نەتەوە کە پێشکەوتەکان ئیدی ئەوە نامێنێ خلاص برایەکەم ئینسانەکە عەزیزە لە لای من بەڵام حەقم بەسەرەوە نییە کوڕەکەش هاتە مەشای خوشی خۆی دەکات ئەو غیرەتە و ئەو ناموسمە ئەو نازام ئەوە نییە ئینسانەکە زۆر عەزیزە لای من ناتوانم سەکسی لەگەڵ بکەم خۆشم دەبێت پێم خۆشە ژیانێکی خۆش بژێ و سەرم بەرز کات لەوە بەولاو حەقی من نییە گەرس بێ بوو بە ڕاقیسە ئەم حەقم نییە کەسی قەشی ناگرێت تێدەگەی برام ئەو کۆمەلگانە هەر خۆیان یعنی ها بەتەبیعی دەژێن بەڵام کۆمەلگایەکانی کورد و عەرەب و نازانم چی ئەوە هەموو دەمێت دەڵێ حەربی ئەهلیە ئافرەت دەچەوسێنێتەوە. باشە مامۆستا ئەم ڕەوتانە لەم کۆمەلگایانە ینی بە تایبەتی کە دژایەتیەکرێن ئایا ترسەکە لەو ڕۆیە لە چالاکیەکە یانە ترسیان لەوەیە بنەڕەوتێکی سیاسی کاریگەر نه سیاسی بنەهیش چێ صاحبی ماڵەکە چێ ئیلاها بۆ براوی ئیلا بێ بۆ برایەکە من ئیلا نەر کاک محەممەد بری عەرەبی زانی بە ئەو شتانەی کە لەسەر خەنسام نووسی عەرەب زۆر شانازی بە خەنساوە دەکەن چەند شعری دانا ئەو بە قوربانی ئەو برایم وەی بەژنی وابوو وەی باڵای وابوو زانی کۆمەلگای عەشایری مەیلێکی سێکسی هەست پێ نەکراو هەیە لە ناو ئافرەتی کورد چەسب عەشایری عەفوان بەگشتی کوردیش هەستی پێ بۆ خۆیان ئاگایان لێ نییە عەشقی گەورەیان خۆشەویستی گەورەیان هەست و هۆشیان لە لای برایەکەیانە کاکم ئەوەم نووسیوە بە عەرەبی بەس جەنابەت بەداخەوە کە گوتت عەرەبی نازانم زۆرم پێ ناخۆش بوو دەبێ فێر عەرەبی وارم دێ فرۆید دەڵێ مەیلی سەکسەیە لە بینی کوڕ و بابوو ئەوەوەنە فرۆید ئەگەر ساڵێک لە ئەفریقیا یان لە ناو عەرەبیان لە ناو کورد ژیا بە نەزەرێکی زۆر تەتوی پێ دەکرد گرفتی گەورەی وڵاتی عەشایری ئەو مەیلە مبهەم و شاردراوەیە کە لە ناو ئافرەتی ئەو کۆمەلگایەدایە ئاگایان لە خۆنیە کە براپەرستن کوڕپەرستن باپەرستن عەشقی گەورەیان بۆوانە پەیوەندی بە تەقدیس ینی پیرۆزکردنی ئەو سیستەمە پیا و سالاریە نییە باوک سالاریە نییە ئەو تو تعریفەکرد بەدان نەفید نەکرد مەخسە من پرسیارەکەم لەوە دێ ئەنی بۆ نمونە تۆ باس لەوەکەی کە عەشقێکی سەیر هەیە بۆ برا بە تایبەتی لای ئەو کۆمەلگانی کە کۆمەلگای عەشایری ئەمە پەیوەندی هەر بەو پیرۆزکردنەی سیستەمی باوک سالاری پیرۆزکردن ئەسەن لە ئەمریکا و ئەمر هات بڵێن کاکە پیرۆزیکەم خوشکم براکە پیرۆزکە لە خوێنیدایە تێرەگەی کاک محەممەد وەکو مەسەلەی بەفر و سەرمایەکە تۆزەک قوڵتر بڕ سەبابەتی قوڵتر هەیە ملیۆنێک ساڵ پێش ئەوڕۆ یان بڵێن 100,000 ساڵ پێش ئەوڕۆ ئینسان بریتی و وەکو شێر چۆن دەژیە نێرەك دوو نێر 5-6 مێ 5-6 بەچکە سەکس خواردن ژیان هجووم دیفاع هەمووی لەو ئاستەدایە ئەو 15 نەفەرە دەریگە کاک محەممەد فکرەکە جوان وەرگرە مەیمونی شەماشت شەمپانزی غۆریلا ئەوانە لە ئینسان نزیکن هەمان شتە زانی شەڕی عەشایریان هەیە شەمپانزی 4-5 دەچن هجووم دەکەنە سەر فەرخەکانی عەشیرەتەکەی والله بالله هەز دەکەم عەشایری شەڕقم ئەهەڵ دەچن ئێکتری بادە دەکەن شەمپانزی کە دەچێت مەیمونێکی دیکە لە فەسیلەیەکی دیکە ڕاو دەکات بۆ خواردنیتی پێیخوا گۆشتخۆریشە
جێش دەخوا گۆش دەخۆ بەڵام کە دەچن شامپانزیەک ڕاو دەکەن دەیکوژن دەزانی نایخۆن ئەنجامی زاوزەی دەردێنن پەنجەکانی دەقرتێنن چاو و زمانی لێ دەکەنەوە زجی دەدەڕێنن ئەو تۆڕی عەشاری نییە تۆڕی عەشاریەوە ئێستا بابگەڕێنەوە سەر ئەو مۆزووە مێ لەوەتی هەیە لەو جۆرە فەسیلانە کە مەسەرەن بەڵێن نێرەکانیان گەورەتر حەزمی شێر لە شەپاڵ گەورەترەوە نییە حەزمی شەمپانزی نێر لە مەیەکە گەورەترە بۆیە لە بە تەبیعەت باوک سالاری مەیەکە گەورەتر کەچی فیل حوت کەمتیار مەیەکانیان گەورەتر عەزڵاتیان زۆرترە باشە باش ئینسان لەو بەشانەیە پیا و درێژترە عەزڵاتی زۆرترەوە نیە کەواتە تحصیل حاصل دەبێتە باوک سالاری هەزاران ساڵ پێش ئەوڕۆ سەکس لە ناو ئەو 15 نەفەرە دەکرا باشە مەیلی ئافرەت شتێک چۆتە ناو دڵی کە سەکس لەگەڵ بابەکە و لەگەڵ برایەکە ئەو مەجموعە بکات باش ئینسان ڕۆژێک لە ڕۆژە گەیشتە قۆناغێک کە ئەوەی تەحریم کرد قەدەغەی کرد بێزی لێ بۆەوە وەنیە بە هەر هۆیەک بێ ئەمن نازانم هۆیەکی چییە وا دیارە ئەو مەیلە عاتیفیە شەرت نییە سەکسی بێ مجرد عاتیفەیەکی زۆرە خۆشەویستەکی زۆرە بۆ ئەو جغزە لەناو ئافرەتەکان داماوە پیاو ئامادەترە بلێی دوورکەوێتەوە تێم بگە کاک محەممەد ئامادەترە لێی دوورکەوێتەوە بەڵام ژن خۆت دەزانانی پەیوەندی بەوە نیە ئەوان کاینێکی عاتیفیترن مشوا دەڵێ چاگەر ئەو قۆناغت هێنە پەڕێنن ئەو زوڵمە لەسەر ئافرەت هەر بەردەوامە هەر خۆی مەراقیتی با موکاکم و کوڕجوانەکەم و ئەگەی لە خۆی نییە ڕەنگە بە 20 ساڵی و 30 ساڵی هەر بڵێ مافی ئافرەت هاتە بووکەکەی بۆ دێ بۆ کوڕەکەی یان بۆ برایەکەی ئەو شەمپانزیەکە دێتەوە تێدەگەی برام لەگەڵ ڕازم ئەوە زانستە پێش ئەوەی بڵێ وەڵا باسی کەسێک دەکەم ئەمن بە گشتی دەیڵم ئەوەیە نەزەڕیم لەبارەی ڕوتی فێمینیزم ئایا هەر بەڕاستی فێمینیزم بۆ کۆمەڵگەی کوردی پێویستە یان داخوازی کۆمەڵگەی کوردیە وەڵا نازانم بەس من دەزانم دەبێ ئافرەت لەو جغزە دەرچێ بە تازە ئەخڵکەی پێش شووە بزانم باسی ئەومان نەکرد گوتم ئۆردوگایەکانی پەناهەندە کوردەکانی یەک مارەجی ڕووی نەداوە لەگەڵ هاوڵاتێکی ئێرە وەلعەکس و بالعەکس یەک قوربان کچمان نەدایە پەناهەندێکی ئێرانی ئەوە ئیشی ئافرەتەکەیە ئەو مەیلات زۆر تێدام چەسپیوە زۆر با بڵێن هەست و هۆشەکەی لە جغزی بنەماڵەی خۆی دەردەچێ لە جغزی ئامۆزایەکان لە جغزی با بڵێن کوردی ئێرانێ مەهابات بە قوربانی مەهابات بم مەهاباتەکانی خۆش دەوێ تێمەگەی بۆکانیەکانی خۆش دەوێ بڕە بزانە ئەوەی شقاقاتەی لە ناو حیزبە ئێرانیەکان ڕوویدا دەبانە دڵێنەوە نازم باوەڕی بە ئایدۆلۆجیای نازانم چێ کاکەوە بۆ فکری چی بۆکانی حیزبەک نازانم چی حیزبەک بەگزادەی سەقز حیزبە چەندانە زەدەڵێ وەڵا ئایدۆلۆجیایە ئەگاداری ئەوانەی هەر ئەو نمونێ هەر لە باشووری چۆنە هەر لێش یەکشتا ڕۆژە دەمگوت ئەتو ئەو خاکە با بڵێن خاچیەکە تو تڕک چی حشتر ئالکوشین دەکاتەوە بەتەمای فەڕاو لە مەبە ماگەر کرۆمۆسۆمت بگۆڕی ئەو یەکسانیە جێندەریە یان ئەو یەکسانی ڕەگەزیە ئایا ئێمە بۆ دروستبوونی ئەوە ڕوتێکی فێمینیستمان پێویستە یان ڕوتێک کار لەسەر ئەمە بکە ئەنی نەک لە ژێر ناوەکەش بێ بە هەر فۆرمێک بێ ئێمە پێویستمان بەوە هەیە و ئەکرێت چۆن کاری لەسەر بگەمەوە پێشەم شتێک دەبێت دان بۆ ڕاستە بدەین بەهۆش بینەوە کاکە ئەو نەخۆشی هەیە نەخۆشەی خەتەرە ئافرەتی کورد ئۆنسوڕیە لە هەر لەدایک دەبێت واتە جگەلەوەی لە پیا و ستەمی لێەکە خۆشی ستەم لە خۆی خۆیستەم لە خۆی دەکە و ئۆنسوڕی و برایەکەی دەکاتە خوا برابابی دەکاتە خوا مێردەکە واز لە میراتی خۆی دێنێ هەتا ماڵی زاوای نەکەوێت دەزانی
دەزانانی شتوە هەیە دەزانم یعنی زۆر شو؟ بێخەبەری هەر خۆی دەچێ مڵک و نازان چی خۆی دەچێت سەربەلایەکەی بابی تاپۆ دەکە باوەڕ دەکەی بە چاوی خۆم دیتوە ئافرێت لە هەمووی تامیم نییە بەڵام زۆر باو نمونە بینیوە کۆمەلگای سەر لەبەر عاشەتی سەر لەبەر ها بۆتە زەڵاتە چۆن لە زاوای کوڕی نازان چێ ئەوە هەیە خۆی دەیکە ڕە چاوی دەردێنم ناڕم ئەوەندە خێرە لە پارەی ماڵە بابم ببینێ ژنەکەواڵە کاکە جا یەکەم هەنگاو ئەوەیە تو دەبێ ڕەوتی ڕابرد و ڕۆژکەوە بزانی ئەو نەخۆشت هەیە ئەساو کەشفمان کرد نەخۆشەکەمان چییە ینی نەخۆشەکە 50 دکتۆری کرد ئەگوتی کاکە قڕحەتە دەرچ درۆیە ئەگوتی کاکە تو لاقت خوارە دەرچ ئەویش درۆیە ئێستا تێگەیشتین نەخۆشەکە ناوی ئەکسە کە ئەوماندان پێنا ئەو جاوەرە ئیش لەسەر ئەوە بکە چۆن ئافرەت لەو قۆڵتە بۆگەنە دەردێنی دەیکەی ئافرەتێکی ئازاد و مەسئول بە شەرتێکی کە منداڵش دروستکە ئازاد و بەرپرسیار زۆر زەحمەتە کە ئازاد و هار دەبێت بەس بۆ ینی بەو نەرێنێ بیر بکەینەوە دیتومە و شەرتنی هەمویان قسەی دەکەم بە عمومی و بە مطلق 50 کرد بڵێ مطلق نییە لەگەڵ بەشەر هیچ شتێک مطلق نییە لەگەڵ بەشەر بەڵام چیە زۆری نەوڕاوتی گشتی مۆرکەکرد دەداتی هەر ئەوەندە ئەو جا وردە ئیش لەسەر ئەو کە هەستن وڵی لەگەڵ برادێک دانیشت بووم یان لە لابەتە لە جاریش نووسیمە یەک لە بەرگەکان قەدەغەکردنی مارەجی لە نێوان خەڵکی یەکشار سرها دیکتاتۆر بوو دیکتاتۆرێکی زاڵم باشە بۆ 5 دقیقە یەک بڕیاردەکەم بە شەرتێک تەنفی ئەم دەڕم دوایش دەمکوژن مشکلم نییە بەس ئەو قەرارە تەنفیزکەم بۆ قەدەغێکن کچ بۆی نییە خەڵکی شاری خۆی مارەکە ئامۆزایەتی جیران کوڕم مەبەستە کۆر کچ زەواج لەبن بە ئیجباری هەستە ئەتو خەڵکی کەلاری خەستە بڕۆ مێر بەزا خۆی بکە وەلاکس بالعکس ئەتو کۆی بڕۆ مێر بە نازام خەڵکی سرێش مێ بکە بە تۆبزی ئەو خەیاڵەکەتەوە مستحیلە تەطبیق بێ بەڵام ئەگەر سەقافەتمان هەبە لەنەوە تو کوڕ لازم دەبای لە هەشتاکان و بیر لەوە بکەینەوە کڕ بزانامە چەند ئەنسوڕین لە بنەوە ئەمە ڕخنە لە نەتەوەکانی دەگرینەوە لەسەر ئاستی قومی ئەنسوڕین کوڕە من لەسەر ئاستی گوندەکە و بنەماڵەکە بوو ئامۆزایەکە ئەنسوڕین خەریکە ئەگەمان لە خۆن ئەو ڕێگەزانی کە پێویستن بۆ ئێمە ڕەوتێکمان هەبێ هەم کار لەسەر ئەم وشیاری کۆمەڵایەتی بکە هەم کار لەسەر ئافرەتێکی بەرپرسیار و ئازاد بەرهەم بێنێ ئەو ڕێگەزانی کە ڕگەز ئەو عنسرانە ڕۆشنبیری وەزارەتی ڕۆشنبیری پەروەردە و ئازام ئیشیان چی لە ڕێخوای ئەوان تیاری عکسی ئەوە دەکەن کۆمەڵی ڕۆشنبیری عشایرەکان باخسانیش نەکەم قوبەتم بۆ بێ مامۆستا من سوپاس دەکەم چێژم لەم گفتوگۆیە بینی ئەگەر لە کۆتایە تێبینیەکە ما بێ شتێکە ما بێ ئاماژەی پێ بکەی وەڵی پێم خۆش بۆ ڕۆژێک لە ڕۆژان دانیشم ئەک لە حەڵقەکانی کۆتایی هەروەکو ئینسانێک باسی خۆم ئەو باسیەوە ناکەین و باسی شارستانی بوو نەکەین و لە حەڵقەکانی داهاتیش سپاس کە لەگەڵمان بووی بیسەرانی خۆشەویستی ڕوودا و بینەرانمان لە پلتفۆرمە تۆڕە کۆمەڵایەتیەکان پۆدکاستی ئەم ڕۆیزار و نەتەوەمان پێشکەش کردن تاوە کۆڵخەی داهات و پێکەگەینەوە بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ